هیچ شتێ نییە هەمووی سیارەی لە ماڵەوە ڕاگرتو و ئێستا وای لاتەوە نێوە لە کۆڵانەکە شەڕای ئەی چیکەن بیبینە سەربان یعنی ئەگەر لە کۆڵانی شار ڕابژیرێ ئۆتۆمبیلەکانتانە برێت ئێستا قەراری تازە دەرچووە لە سەری ساڵی تازەوە بە کۆڵانەکان ئاگەڕێن بڵێ ئۆتۆمبیل هەبوو لە کۆڵاکانە دەستی بەسەر بێ هیچ شتێکی وا نەمان بیستەوە بەس ئەڵەن شتی وا هەیە باشە ئێوە قسەتان چیە لە سەر ئۆتۆمبیلانە هاتوون کاتی خۆی و ئێستا بەدەستی ئێوەیە یعنی پێشتر بۆ کێشەینەوە بۆ ئێستا کێشەی کاتی خۆی خۆیمە خۆمان دروستمان نەکردووە لە ماڵەوە هەر خۆیانێ ناویانە ئەتۆ کە زانی مەمنوعە بۆ داخلی شارە کرد کاگە ئەی وایە داوا ڕقەمەکەین چارەسەر چییە چارەسەرەکە بۆ نمونیا کۆ بۆ بکە یان ڕقەمێکی باتێ وایە ئەخۆ ناتوانێت تۆ هەتا ماوی لە ماڵ و سارەکە دانی بیشاریتەوە ڕاستە پێشتر بۆ ڕێگەی پێدرا بهێندرێت ئێستا بۆ ڕێگە نادرێت کە ئێوە بەکاری بێن وەڵی وەکو ئەوە بڵێم چی پێشترات و دەناو شەرە خەڵک کردوێتی ئیتر چوزانە کە بەیانی ئاوە لێ ڕقەم بۆ خەڵک ناکرێت بۆ نمونە کۆدیانە خەڵناڵە بسوڕێتەوە لە سەرجادەکان شکامە یەک نەفەر و دوو نەفەرش نێوە چەندی کەسە نزیکی 80 بۆ 85,000 سیارەیە ئەگەر ئۆتۆمبیلەکان دەبێنە دەرەوە لە ماڵ دەستی بەسەر گیرێت وەڵی بەڵە مەفرەسە زۆرە دەستی بەسەر گیرە بەڵام وەکو خۆمان یێنە دەرەوە بەڵام خۆمان لە مەفرەسە پارێزین